ئەمڕۆ دکتۆر میران حەسەنم لەگەڵ لە پسپۆڕی نەخۆشیەکانی چاوە باسی هەستیاری چاوەکەین کە ڕەنگە لە مۆرجە زۆر بەربڵاو بێ و دواتریش هەندێک گرفت و نەخۆشی دیکەی چاو هەیە کە ئەکرێ ئاماژەی پێبین. دکتۆر بەخێر بیت پێمان بڵێ هەستیاری چاو نیشانەکانی چییە، چۆن لە گرفتێکی دیکەی چاو جای بکەینەوە، چۆن زین ئەمە تەنها هەستیاریە و نەخۆشێکی خراپتر نییە. بەیانی و باش و بەیانی بینەرانی کورسات و ئەوەش باش. بەڕاستی هەستیاری چاو پێش هەموو شتێ ئەبێ بزانین چەند جۆرێکی هەموو یەک جۆر نیە. ئەکرێ بە سێ جۆری سەرەکیەوە، جۆرێکیانەوەی کە پێڵەن موسمی بە تایبەتی لە بەهارایە لە پاییزا هەیە، جۆرێکیان هەموو ساڵەکەی پێرینەڵی پێڵەن بە هەموو ساڵەکە ئەم هەستیاری چاوە هەیە و جۆرێکی تریشیان هەیە کە تۆ چاوە بەر شتێک ئەەکەیە، بۆ نمونە پاکەرەوەیکی ماڵە، بۆنێکە معقمێکە یا شتێکی بەرەکەی اینجا هەستیاری چاوەکە دووسە ئەبێ ینی بەڕاستی نەخۆشەکان جۆرەکان جا کاتەوە هەنێ هەستیاریش هەیە بەس چاوەکە نییە، لەگەڵا مەسان ڕەبۆی هەیە، هەستیاری لوتی هەیە، ئەو بە لوتیاتە خوارەوە ئەوانەیە کۆکەرەوەیە بەتەنیانە جاری وایە بەس چاوەکەیە، جاری وایە بریتە لە هەستیارەیە کە هەموو لە شەکە هەستیارە، یعنی لەگەڵا بڵین ئەو لە لوتیەتە خوارەوە ئەپژمێ سنی تو نەبێ بە شتێک. بەنسبە نیشانەکانیەوە بە شێوەیەکی گشتی نیشانەی هەستیاری چاو نەخۆشەکە هەستەکە مەسەن چاوی قورسە، هەستیاری چاو دامن لە هەردوو چاوایە، زەحمەتە یەک چاو بێت ئیلا ئەو جۆرە نەبێت کە بەر شتێک ئەکەوێت، شتێک بەر ئەو چاوە ئەوکەی بە هەستیاری بێت، بەس بە شێوەیەکی گشتی هەستیاری چاو هەردوو چاوەکەیە، چاوەکە سوور ئەبێتەوە، چاوەکە ئاو زۆرەکە، نەخۆشەکە ئیخورێنێ، بەجار هەستەکە ئەڵە چاوم قورسە، هەستەکەم شتیتیایە، زۆر جار دکتۆرەکە پشکنینی بۆکەڵە نە هەر شتیتیایە، هەستەکە شتیتیایە و ریپۆک وەکو ریپۆک نا بەڵام مادەیەک ئیفرازاتێکی لنجەکە عادەتەن لێرەی چاو کۆبێتەوە. باش هەموو هەستیارێک پێویستی بە سەردانی پزیشک هەیە؟ شەرت نییە، شەرت نییە، هەنێ هەستیاری هەیە بەسیتە مەسەن تۆ هەستیارەیە بێت شتێک بەرچاوکە پاکەرەوەیەکە زۆر جا بە نەخۆشەکەڵین دوور کەرۆ لۆ شتانی کە هەزانی هەستیاری پێەیە بە ئاوی سار بیشۆ، نەک مەسەن پیاڵەکە بە ئاوی سار زوو بیشۆی زۆر زۆر باشە. ئەگەر هەستیارێکە زیاتر بوو مەسەن ڕۆژە دوو ڕۆژی خان نەخۆشەکەی زعاج کرد باشتر وایە سەردانی پزیشکەکە بکە. ئێمە دامەنیش نەسیحەتمان بۆ نەخۆش وایە با قەترە لە خوانە وەرنەگرن بە تایبەتی ئەو جۆرە قەترانی کە مادەی ستیرۆیدیان تایە. هەنێ جار هەیە قەترە هەیە مادەی ستیرۆیدی تایە، نەخۆشەکە هەستیاری هەیە ئەچێ بە سەیدەرەکان وەرێگرێت جارێ دوان سیان چوار. کێشەی ئەو قەترانە چییە؟ ئەوانەی کە هەستیاری درێژخایانیان هەیە، درێژخایان کە ئەو قەترانە بێ ڕێنمای پزیشک بەکارهێنن دوایی ئەبێ بە ئاوی ڕەش و ئاوی سپی چاوەکەی زیانێکی زۆر گەورە بەو چاواگەیەن. باش ئەی بۆچی خۆیان لەو شتانە نەپارێزن کە هەستیاریان هەیە؟ ئەوەش ئاسانتر نییە؟ دامن بە نەخۆش ئەڵێن چی؟ ئەڵێن بە تایبەتی ئەوانەی هەستیاری درێژخایانیان هەیە پیان ئەڵێن ئەم قەتری کە من ئەدەمێ بۆ هەفتەیە دوو هەفتەیە و لەوانەیە قەترەیە کە لە ماوەی دوومانەیە هەستیارێکە بۆ نەگەڕێتەوە، بەس ئەمە چارەسەر نییە، ئەمە چارەسەری کاتیە. باشترین چارەسەر بۆ هەستیاری چیە؟ خۆپاراستنە. دامن هەموو دکتۆری پزیشکێکی چاو هەتا لەوانەیە لای ئێوەش وا بێت هەموو پزیشکی ئەڵێ هەستیاری چارەسەرەکەی خۆپاراستنە. هەوای وشکیم بەریدەیە، تەپ و تۆزە، تیشکی هەتاوە تۆ عینەکی ڕەش بەکاربێنە، ئەزانی مەسەن بۆ جۆرە پاکەرەوەیە یا خانمان بۆ جۆرە ماسکارایە چاوە هەستیاری هەیە دوور کەڕۆلەی بیگۆڕە، چونکە ئەگەر وان نەکەی من علاج تێمێ هەفتەیە چاوی دوای خۆت لێتەوە. هەمان شتە لەبەرەوە باشیشت خۆپاراستنە. باش دکتۆر چه نەخۆشیەک هەیە کە نیشانەکان وەکو هەستیاری چاو بێ و ئێمە پێویست بێ لە یەکی جیا بکەینەوە، یاخۆ چه نیشانەیەکی ئاگادارکەرەوە هەیە لە نیشانەکانی هەستیاری چاوە کامە پێویستی بە بینینی بەپەلە هەیە؟ ئەو پرسیارە زۆر زۆر باشە، لەبەر ئەو یعنی پرسیارێکی گرنگە بۆ لەبەرەوەی هەستیاری چاو هەنێ نیشانەی لە هەوکردنی چاوەچێ کە هەوکردن بەهۆی بەکتریا بێ یا ڤایرۆس بێ، هەردووکی وەکو شێوەیەکی گشتی سووربوونەوە لەوانەیە ئەویش خۆرانی هەبێ و چاوەکە ئەوکە. زۆر جار نەخۆشەکە لەوانەیە وە بزانین هەستیاری و مادەی ستیرۆیدی بۆ بەکاربێنێ، ئەوەی تر خراپە بێ، زۆر زۆر خراپە بێت. وە پێچەوانەوە لەوانەیە وە بزانێ مەسەلەن هەستیاری هەیە بڵێ ئەمە هەستیاری هەیە وازانێ هەوکردنە، ئەچێ ئەنتیبایۆتیک ئەوەی بڵێن قەترەی ئەنتیبایۆتیکی بۆ بەکارێنێ، هەر بەکارێنێ ئەوەی هەستیارەکەی خراپترە بێت، باشتر نابێت. لەبەر ئەوە ئەڵین کە گەر زۆری خان نەخۆشەکە تۆزێ ناڕەحەت بوو بە هەستیا بەو نیشانانەوە سووربوونی چاو ئاوکردن بێتاقەتی ئێستێک شتێکتیا باشتر ئەوەی پزیشک ببینین پزیشک جایە کاتەوە. شتێکی تریش بۆ وەکو نەخۆش جای کاتەوە
بە شێوەیەکی گشتی هەرچەنەمە قاعدە نییە ساسە هیچ شتێک لە تو لە پزیشکیا ساسە نییە بەڵام نەخۆش بزانێت عادەتەن هەستیاری چاو هەردوو چاوەکەیە بەڵام ئەگەر هات و چاوێکی سوور بۆ و ناڕەحەت بوو دوای ڕۆژە دوو ڕۆژ چاوەکەی تری توش بوو ئەمە هەوکردنە ئەم چاوەیە دەستی بۆ بردۆنی زان دەست دەموچایشتۆ دەستی لە شتێک و دەستی چاوکتر چاکتیشی توش بووە بۆی نەخۆش جای کاتەوە ڕیپۆقی زۆری بەردەوام ڕیپۆقی زۆری بەردەوام بە تابەتی ئەڵە ئەیسڕم دوای نیم ساعتتر دروستە بێت و ئەیسڕم دو ساعتتر ئەمە هەوکردنی بەکتریایە ئەمەش نیشانەیەکە کە تۆ هەستیاری نییە شتێکی تر ئەگەر چاوەکە لەگەڵ ئەوەیە لێڵ بوو ئەو احتیمالە جۆرێکە لە هەوکردن کە چۆتە ناو چاوکەوە ئەمە هەستیاری نییە سووربوونەوەی لەگەڵا تۆزە ئازار بەڵام کە لێڵبوونی لەگەڵا بە زووترین کات سەردانی پزیشکە ئەمە هەستیاری نییە ئەمە شێوەیەکی گشتی ڕێنمایی بۆی نەخۆش هەستیاری لەگەڵ هەوکردنا جاکاتەوە زۆر باشە دکتۆر پزیشکانی دانەڵێن هەموو شەژمانجارە چێکی دانەکانت کە و با پزیشک ببینێت ئێوەکو دکتۆری چاو چی بە خەڵکەڵێن بۆ پشکنینی ئاسایی چاو پێویستەکە ساڵانە چەند ساڵجارێک سەردانی پزیشکێکی چاو بکەی بۆی کە دڵنیابیتەوە لەوەی بینینت باشە و دیوی ناوەی تۆڕی چاوت گرفتینیە یاخود پێویست بۆ ئەمە جۆری هەیە یەکەم هەموو مناڵێک باشە کە بوو بە 4-5 ساڵ هەرەوەنە ئەو مناڵە وعی ئەوەنە کرایەوە کە زانی جواب باتەوە لە خۆی جوابی شتەکانی نایە بڵێن فحس پشکنین چاو هەمومان نەزانێ 5 ساڵ بە 6 ساڵ بە ئەو مناڵە هەموو مناڵەوەکو سەرەتا ئەوێ پشکنینێکی چای بە بکەی بە شێوەیەکی باش بە تایبەتی ئەو مناڵانی باوکیان یا داوکیان چاویان کزە ئەوانی کە چاوکزێک هەیە لە خێزانەکانە باش ئەبێت 5 6 ساڵ پشکنینی بۆ کردێ ئەگەر ئەم مناڵە باش بوو پێویست ناکات دوای ئەوە پشکنین کاتەوە پێویست ناکە پشکنین کاتەوە ئەگەر شتێکیە بۆ ئەوێ پشکنینکە ئەوانی کە بە شێوەیەکی گشتی چایان باشە پێویست ناکە پشکنین کرد بۆ ئەوانی سەر و 40 ساڵن بۆ نمونە ڕێنمایەکی گشتیە بۆ هەر کەسە سەر و 40 ساڵە ئەگەر هیچ شتێکی نەبێ ئەمە لە حاڵەتێک ئەگەر هیچ شتێکی نەبێت چای زۆر باش بێ پێڵین 6 مانجارەیە 3 مانجارەیەک شت بکە سێ بۆ دوور سێرێکی نزیکە و سێرێکی دوورکە ئەم چاوە بگرە سێی نزیکە و سێی دوورکە بەراوردی کە بە چێ بە چاوەکەی ترەوە ئەنجا ئەم چاوە بگرە سێری دوور و سێی نزیکە ئەگەر هەر جیاوازەیەکە بۆ کەواتە تۆ چاوێکە کەسرا چاکتر سەردانی پزیشکە ئەمە بۆ ئەوانی کە هیچ کێشەیەکیان هەیە بەڵام بۆ ئەوانی کە کێشەیان هەیە بۆ نمونەوەی عینەکی هەیە باشتر وایە 6 مانجارێک سەردانکە ئەگەر سەردانی پزیشکیش نەکا 6 مانجارێک چێت پشکنی لای چاویل کەسازە ساڵی جار بچێتە لای دکتۆرەکە ئەوانی کە کەسێک هەیە لە خێزانەکەیانە ئاوی ڕەشان هەیە بە تایبەتی لە دوای 40 ساڵەوە ئەمە ساڵی جارێ بچێ هیچ نەبێ زەختێکی چاو بگرێ لەبەر ئەوەی ئەڵێ هەر کەسێکی دەرەجەیەکی زەختی چای بەرز بوو کە خێمە لا کوردوارەکە من ئاوی ڕەشی هەبوو تۆ 5 بۆ 8 ئەوەنەی کەسێکی ئاسایی لەوانێت تۆ توژبی عنی احتیمالی من ئەگەر کەسێکی دەرەجەیەکەم ئاوی ڕەشیە بێ 8 ئەوەنەی کەسێکی ئاساییە لەبەرەوە بێ ئاگام لە خۆم بێ اینجا دیێنە سەر ئەوانەی کە مەسەڵەن بوون منە شەکرەیان هەیە ئەوانەی کە شەکرەیان هەیە من زۆر حەزەکەم شتە بڵێم هەرچ کەسێک یعنی تکا لە نەخۆشەکان دەکەم هەرچ کەسێک کە دەستنیشان کرا ئەم نەخۆشە شەکرەی هەیە پزیشکی هەناوی پێی و تۆ شەکرە هەیە با یەکەم جار بچێ پشکنینێ بکا لای دکتۆرێکی چاو وەکو پشکنێنێکی ئەساسی ئەگەر هیچی نەبوو ئەم نەخۆشە ئەو کاتە دکتۆرەکە بۆی دانەوە ساڵی جارە 2 ساڵ جارێ ببەرەوە بەڵام ئەگەر خوا نەخواستە شەکرەکە یا بووی لە چاوی ئەو کاتە ئەبێ پزیشکەکە بۆی دانە 6 مانجار ساڵی جارێ بۆ لەبەرەوە ێڵێن هەنێ تۆژینەوە هەیە ئەڵە زۆر بە شێوەیەکی گشتی کە نەخۆش کاتێک پێزانێ شەکرەی هەیە بە تابەتی شەکرەی جۆری 2 کە لە بەتەمەن هەیە ئەم نەخۆشە 3 ساڵ بۆ 5 ساڵم شەکرەی هەیە اینجا تەشخیص کراوە لەبەر ئەوە باشی وایە لەگەڵ یەکەم سەردان و یەکەم دەستنیشانکردنی نەخۆشی شەکرەکە سەردانێکی پزیشکی چاوکە بۆ لەبەرەوەی شەکرە ئەیا لە تۆڕەی چاو لە بیدای تا پێی بزانی چارەسەری ئاسانە بەڵام خوا نەخواستە دوایی کە لە دەست دەرچوو بەڕاستی زۆر خراپە بێت چاوەکە و پێویست بە لەیزەرەکە دەرزیەکە عملیاتەکە و زۆر زەحمەتە بینی بۆ نەخۆشە بگەڕێنیتەوە لەبەرەوەی سەر یەکەم شت خۆ پاراستن نەخۆشەکە ئەگەر سەردانی کلینیک ناکات تکای لەکەین ئێمە پزیشکی چاومانە لە خەسخانی شەیداسۆ لە خەسخانی شۆڕش لە سنتەری شەکرەکە پزیشکی پسپۆری چاومانی ڕۆژان دانیشێ شەکرەوەی یەک جاریش بێ سەردانێکی پزیشکەکە بکە هیچی تێنات هیچی تێنات دکتۆر چی خویەکی ڕۆژانە زۆر خراپە بۆ چاو کازێتی چاو بات چ شتێک وارە چاوەکە هیلاک بێت
یا تەمەڵ بێت یا کەس ببێت یا گرفتیە و ئاوی سپی و ئاوی ڕەش و شتانە هیچ پەیوەندێکی بە خۆی ڕۆژانەوە هەیە بە خۆتیناتی ڕۆژانە خۆی ڕۆژانە ئەو شتانە زۆر وەکو مەسەلەن شتەکانی لەژ نییە بڵێن کاریگەرێکی دابێتی لەسەر چاو زۆر جار نەخۆش نەمانە پرسێ ئاچ خواردنێ بخۆم باش ئەم خواردنی ئەتیادی بخۆی بە شێوە خواردنی ئەتیادی تاها ئایبی نییە پێویست ناکە مەسەلەن گوێزەر زۆر بخۆی یا ماسی زۆر بخۆی یا شتێک لە بابەتە بکەی کە تۆ بڵی چاوەکە بە قەوەتەکە ئەو بەڕ ڤایتەمین ئێ ئاریتینۆڵە یا ڤایتەمین سی و ئیش باشە بۆ چاو مادی زنک و کەپەر باشن بۆ چاو کەپەرانی مادی کەپەر ئەمانە باشن بۆ چاو لە خواردنی ڕۆژانە هەیە هەنێشت بۆ پارێزگاری چاو عینەکی ڕەش زۆر زۆر باشە لە وڵاتی ئێمە نەخۆش چونکە هەتا و زۆر زۆر ئەزێتی چاوە ئەوانە زۆر زۆر باش خورانی زۆر خراپە یەک شتی تر مەسەڵەن خۆی خراپ بۆ ئەو برادرانی ئیشەکەن ئاسنگەر و دارتاش ئەوانە زۆر جار کەشتە چێتە چایەنەوە ئەمە زۆر جارتکیان لێکین خۆیان دەری نەهێنن چکە ئەزێتی گلێنی چاوەکە ئەیە ئەم شتانە ئەمە ڕۆژانە تۆ ئاگاو لێبێ پێویست ناکەگینا چاو ئەتیادی خۆت ئەیپارێزی چکە بەشی زۆر زۆر هەستیارە وەکو شوێنەکانی تر نییە دایمە نەخۆش خیاڵی لای چاوەکەیتی نایڵە مەسەن شتی بەرکێ زەبری بەرکەیە خراپ بۆچی هەندێک چاو تەمەڵە بن بە تایبەت چاوی مناڵ چای مناڵ چۆنە تەمەڵی چاو بابەتێکە چۆن لە مناڵێک ئەگەر چاوێکی بۆیە یەکەم جاریش تکام کرد کە هەموو مناڵە 5 ساڵ 6 ساڵ تۆ پشکنینێکی بۆ بکەیت لەبەرێ ئەم مناڵە گەر چاوێکی کز بوو چاوێکی لە چاوێکی تر کز بوو ئێمە ئازین چۆنە تۆ بە هەردوو چاوشتە بینی ئەم زانیارانە لە چاوەکانەوە بە دەمار ئەگوێزنەوە بۆ پشتی سەر ئەلێرەوە کۆنتترۆلی بینین لێرەیە بینینی ئەم چاوبینی ئەو چاو ئەیرێ لە یەک وێنەمان بۆ دروستەکە کە ئێمە شتەکان بە یەک وێ نابینین ئەم شتە لە مێشکەوە بێ بەڵام ئەگەر مناڵەکە چاوێکی کستر بوو لە چاوەکەی تری یا بوون منە چاوێکی خێڵ بوو لە مێشکە زەحمەتە ئەم وێنانە بەیرێ لە یەک چی ئەکا وردەوردە مێشک ئەو چاوی کە کزە ئیهمالێکە یعنی ئیهمالێکە زۆر معلوماتی لێ وەرناگرێت وردە وردە ئەو خانانەی مێشک کە ئەلێرەی مێشکایە کە بەرپرسیارە لەو چاویان وردە وردە ئەپکێنەوە بەرەو مردنە ڕۆن هەتا 9 ساڵی هەنێ جاریش ئەڵێ 11 بۆ 14 ساڵیش ئەتوانی تۆ فریای بکەویت چۆن مەسەڵ مناڵێکی 7 ساڵە سێرەکەی ئەم چاوی کزە کە ئەم چاوی کزە وردە وردە مێشکی ئیهمالی کردووە دەرەجەی چاوەکەشی بۆ دانی خێلەکەشی بەڕاستەکەی تو سێرەکە هەر نابینێ بۆ لەبەرەوەی کێشەی چاوەکە هەڵ کردووە ئەی کێشەی سەنتەری کۆنتترۆلکردنەکە چی لێکرد چی هیچ ئەم چاوە ساغەکەی ئەبەستی وەکو تەمرین وایە وردە وردە ئەو خانانە بە زۆر والەکەی بۆ چاوە و نەخۆشە بینەوە مناڵە بینە وردە وردە ئەو خانانە بژێنیتەوە ئەمە تاکەی 9 ساڵی ماگزیمەمی یعنی ماگزیمەمی 12 بۆ 14 ساڵ لە دوای ئەوەتر خانانە مرن دروست نابێت زوو فریاب بکەوێت ئەبێ بۆیە ئەڵێن مناڵ زۆر زۆر میمە تۆ مستەقبەلی مناڵەکە ڕزگار ئەکەی یعنی ئەو مناڵ چای تەمەڵ بوون بوونە فرێکی بە 7 ساڵی عینێکی بۆکەی ساڵە 2 ساڵ هاوەنە تا 9 ساڵ 10 ساڵ تێپەڕێنێ تۆ لە تەمەڵی ڕزگارە کرد بەڵام تەمەڵ بوو دوای ئەو بە هیچ شێچانە بە سێگە مناڵ ئەتوانێت ماڵەتی شۆفێری وەی بێنە ئەتوانم بچێتە کۆلێجێکی سەربازی ئەومانە پزیشکی ئەمە نەبووە لەبەرەوەی بەس تۆ ساڵە 2 ساڵ لە مناڵیە چالکە بۆ مناڵە نەکردو ئەو چاوە کە تەمەڵ بوو ئەشێ بێتەوە بە چاوێکی ئاسایی ئەگەر چارەسەری پێوی زۆر گرێ یا خودڕێکاری زۆر باش بگیرێت لە تەمەنی مناڵیە زۆر ئاسانە شتێکی ینی ناڵم 100 بەڵام 95 حاڵەتەکان ئەگەر دایک و باوکەکە پابند بن بە چاویلکە بە بەردەوامی بە بەستن بە تەمرین بەمانە زۆربەی زۆری ئەگەڕێتەوە تۆر من دایم شتێگەڵم بەس لە مەسەلەی تەندروستی مناڵە زۆر دیموکراسی ناخوات بەڕاستی بەرمونە ئەم چاوی کە تۆ باسیەکەی تەمەڵە بێت چاوەکەی تری بەستیە مناڵە پێی ناخۆشە قسە چییە بۆ دایک و باوکانێک کاڵێ بەخوا ناهێڵێت و بەخوا بە قسەمان ناکات و ئەم بابەتانە چکە بە قسەکردن نییە مە شتێکی مستەقبەلی ئەگەر بە زۆریش بێ خۆ هەر بێ بکرێەوە زۆر جار چیان پێڵم بەعزێکیان نوانێ پیانەڵم ئەڵێم مستەقبەلی ئەم مناڵە بەدەستی تۆیە دوای ئەمە من مناڵە پێی ئەڵین مناڵ ینی عاقڵ نییە مناڵە نازانێت تۆ چای بۆستی نایزانێت 5 ساڵە بەڵام تۆ بێت ئەمە مناڵی تۆیە ئەمە بەرپرسیاریتی تۆیە تۆ بم بەستنە بەم شەشمان بەستن مستەقبەلی مناڵە هێنیتەوە مستەقبەلی مناڵە هێنیتەوە نابێ بە قسەیکەی وەڵا دکتۆر بە قسەم ناکە ئەڵم ئایپادێتی مۆبایلێتی ئەلە بەڵێ ئێڵم مەیرێ بەسیترین شت ئەڵم چاوە نەبەستی ئایپاد نییە چاوە نەبەستی مۆبایل نییە بۆ چاوە نەبەستی مەساسە نییە بۆ مناڵەکە ئەوە نییە مناڵە قسە بە قسەتەکە مناڵ نازانێ
ئەمە بەرپرسایەتی تۆیە بەڕاستی خۆشمانەزانین مناڵ بەخێوکردن ینی ئەرکێک و بەرپرسیارەتی زۆر زۆر گەورەیە دوای ئەو شتە ینی بە 6 مان تۆ مستەقبلێ مناڵا هێنیتەوە زۆرمان هەیە گەورە سێرێکەوە چاوێکم تەمبەڵە چەند جاکە گەورە ئەبێ ئەگەڕەیە سەفەرەکایەت ئەم لا ئەولاکە نەخۆشەوە دکتۆر ئێرانم کردو ئودنم کردو چوون بۆ ئەڵمانیا فایدەی نییە بەڵام بەس بە مناڵی پێیان بزانێ بەستنێک و چاویلکێ مای 6 مان ساڵە تۆ مستەقبەلی ئینسانێک ڕزگارەکەی بەڕاستی تەمەڵی چاو نیشانەکانی چییە گەر دایک و باوچێک بە وردی سێری مناڵەکان بکەن کێشە لەوە چە تەمەڵی چاو مەگەر بە یەک جۆر دەرکێ ئەم کە چاوە کە تەمەڵە بێ خانەکانە مرێ تورتە مشک ئیهمالێکەکە مشک ئیهمالی کرد تر زۆر ئیعازی بۆ نانێرێ ینی کە چاوە جوڵێنی لەم لاو لەو سێری ئەملاکی گوێی نایەتێت وردەوردە ئەو چاو بە هۆسی خۆیە سوورەتەوە کە ئمە پێڵی خێری چاو دوا قۆ ناقێتی بەڵە پێشگەلەوە ئەو خێلیێش ئەتوانی هەربیتەوە چالکی بۆ بکەی تەمەڵەکەی چارەسەرکەی دوای ئەمەلاتکەی ئەویش هەر لە پێش 10 ساڵە بهێنی چارەسەرەکەوێت کێشەی تەمەڵی چاو چیە تۆ مناڵەکە هەیە چایشی تەمەڵە ئەگەر خێن لەبێ چایکی تەمەڵە هەست بە چاوەکەی 6 بینێ پێی نازانی یا تو ئەڕۆ هەموو شتێکە بینێ لە مەکتەب هەموو شتێکە بینێ مەزبوط لە ماڵەوە ئەڵێ سێ و شاخەکەی بینێ خوێنەرەوە دەست بە بینێ بەس تۆ نازانم چاوی تری نبینێ بۆیە پشکنینێکی سەرەتایی لە 6 ساڵی و 7 ساڵی و 8 ساڵی ئەین ساڵی جارێک پشکنینی بەسیتی بۆ کەشەنێ لای پزیشکێ لە هەر شوێنە بێ بزانانی ئەم مناڵە چە نەبینی تەمەڵی چاو شتێکە هەستی پێ ناکەی بەڵام کاتێک ئازانین وردەوردە ئەم جا ڕۆژ بە ڕۆژی زیاتر ئەبێ چەند ئەو خانانە مرد چەند ئەوەنە زەحمەترە تۆ چارەسەریکەی چەند ئەوەنەشە تۆ تەواو جاری وایە کە زۆر زۆر تەمەڵ بوولەوانێ نیوی خانەکان بگەڕێنەوە نیوی بینینی بگەڕێنەوە زەحمەتە بەڵام ئێمە چەندەها نەخۆشمان هەیە ڕۆژانە ئاسان یانی من چەندەها نەخۆشم هەیە بەس چای بۆ بەستی دوومانی ترێتەوە سێکم مناڵ لای من 6 بینیم حکمان و نییە دوومانی بۆیە بەستی پابندە بە عینەک و بەستنەوەیە تۆسێکی بۆ بە 6 بۆ بە 6 هەر زۆر فەرقی کرد یعنی بۆ دوومانە تۆ ڕزگارێکی کاتە بە ئومێدیەوەین کە کەس چاوی کەس نەبێ و کەسی شاوی تەمەڵ نەبێ سەلامەتی بۆ ملای سەلامەتی بۆ ملایەکتان بینەرانی خۆشەویست